پلانەکانی ژاپۆن بۆ دووهێندەکردنی بودجەی بەرگری خۆی بۆ نزیکەی 2% بەرهەمی ناوخۆیی گشتی تا ساڵی 2027 و گۆڕینی دۆخی بەرگری خۆی بە شێوەیەکی بەرچاو ستایشی لێکرا. جو بایدن سەرۆکۆماری ئەمریکا لە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی ژاپۆن فۆمیۆ کیشیدا لە کۆشتی سپی تێدا پابەندبوونی ئەمریکای بە ئاسایشی ژاپۆن دووپات کردەوە. ئێمە هاوپەیمانی سەربازیمان نوێەکەینەوە لەسەر زیابوونی مێژووی ژاپۆن لە خەرجەکانی بەرگری و استراتیژی نوێی ئاسایشی نیشتیمانی بنیادنی. ئەمەش بریتیە لە ڕێخستنەوەی یەکەیەکی هێزی دەریایی ئەمریکا کە بنکەکەی لە ئۆکیناوایە و پلانەکانی تۆکیۆ بۆ کڕینی سەدان موشەکی کروز و تۆماهۆک کە لەلایەن ئەمریکاوە دروستکراون. کیشیدا وتی بەهێزکردنی سەربازی ژاپۆن تواناکانی بەرپەرجدانەوەی لەخۆ دەگرێت، هەروەها گۆڕانکاریەکی بەرچاو لە هەڵوێستی بەرگری پێشووی. ژاپۆن و ئەمریکا لە ئێستادا ڕوبەڕووی ئالەنگاری و ئاڵۆستی ژینگەی ئاسایشی بوونەتەوە لە مێژووی ئەم دواییەدا. پتەوکردنی هاوپەیمانی ئاسایشی ئەمریکا و ژاپۆن کە لەلایەن بەرپرسانی باڵای ئەمریکاوە ڕۆژی چوارشەمە لە واشنگتن ڕاگەیەندرا، ئاماژەیە بۆ ئەوەی کە دوو هاوپەیمانەکە ئەگەری شەڕ لە زەریای هیندی و هێمندا زیاتر بە ڕژدی وەردەگرن. لاگەری هێرشی چین بۆ سەر تایوان یان هێرشی ئەتۆمی کۆریایی باکوور، هەروەها زیابوونی چالاکیە سەربازیەکانی بەیژین لە دەریاکانی باشوور و ڕۆژهەڵاتی چین زۆرێک لە ژاپۆنیەکانی ترساندووە. ئەو کاری ئەرزاندنەی چینیەکان لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوودا دەیکەن لەگەڵ داگیرکردنی ئۆکراین لەلایەن رووسیاوە. بەڕاستی نەکتەنها سەرکردایەتی ژاپۆن بەڵکو خەڵکی ژاپۆنیش جەخت لە پشتگیریکردنی دەکەن. لەبەرەوەی نایەنەوێت لە پێگەیەکی وەک ئۆکرانیا دابن کە ئەگەر شەڕ لەوێ دەست پێ بکات، ئەوە لە دۆخێکدانین کە یارمەتی خۆیان بدەن. لە بەرەی یاسایشی ئابووریدا سەرۆک جۆ بایدن جەختی کردوتەوە لەسەر کارنامەی ئابووری زەریای هیندی و ئارامدا. دەڵێت بەبێ هیچ مەرجێک بۆ بازاڕدان نرابێت ئەو کارنامەیە لەلایەن وڵاتانی زەریەکانی هیندی و ئارامدا مۆرکراوە. تا ڕادەیەکی زۆر وەک پاداشتێکی دڵنەوایی سێر دەکرێت بۆ دوودڵی واشنگتن بۆ بەشداریکردن لە ڕێکەوتنە بازرگانی ئازادی ناوچەیەکان. کارین ژان پیەر وتەبێژی کۆشتی سپی ڕایگەیان ژاپۆن هاوکارێکی گرنگ بووە لە فراوانکردنی ڕێکەوتنەکەدا. بە هاوبەشی و ڕێبەرایەتی ژاپۆن لە دانوستانەکاندا پێشبینی دەکەین بەڵێننامەی ستانداردی بەرز بەدەست بهێنین کە بەشداری ئابووریمان لە ناوچەکەدا بتەوتر بکاتەوە. هەروەها بایدن گوشاری لەسەر کیشیدا دەدەنێت کە هەنگاوەکانی واشنگتن پەیڕەو بکات بۆ سەپاندنی کۆنتڕۆڵی هەناردەکردن بەسەر نیمچە کەرەسە تەکنۆلۆژی هەستیارەکانی دیکەدا بۆ کەمکردنەوەی کاریگەری ئابوووریەکانی چین. وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین ڕۆژی هەینی ڕاگەیاند بەیژین بە وردی سەرنج دەدات و بەرژەوەندەکانی خۆی دەپارێزێت. وریاکاڵەیە بۆ پاتسی ویداکۆسوارە دەنگی ئەمریکا.